مامەستا کاکەمان دوێ بەی چاکی حواڵتونە سەلامەتی باشی حواڵ باشە دەکەیرە والله لەماڕە ڕۆژ ماتمە بەرکەتی جۆکی بۆ حیبینی خەڵ ساغێت ئەرێ هەری شەکشم پێت بوو کاسپێکمە بەدەستەوە هەندێک پارەت نییە ئەگەر بە قەرز مێدەی کاک محەممەد پارەی بە قەرز نادەن بارێ قەرزانی خۆ قابی لە کابراایکیوانی و ئینشاڵڵا قەرزەکەشتە دەمەوە کاک محەممەد تەرز دووفەکەی وای لێ هاتوو خەڵکەکە ما گۆڕاوە زۆر زەرم ئەو پاڵ بە قەرز دەدا کابرا نایداتەوە یان بدات و زۆر پێدەچی زۆر ماندوو دەکە پارەم لەکرە خۆ باشتر دەخەمە ترسیەوە ئەستارە بۆ شتێکە نەکەین ئەمە هەر کاسپێکەکەم وایە ئیسفادەی چاکی هەیە لەو پارەکەمی نادەی ئیسفادەکەش بە تو دەبڕێ چۆن پارەی تو دەم ئەتو بێنە هەندێک پارەی تێکە لەو کاسپیەی ئێستا مەسەلەن تو دەفتەرێکی مێدەی دەفتەرنیەک دوێ دەمەوە ئەدا دەفتەرەکەی خۆت هەلەجی خۆت و هەموو مانگان پارێکی زیادێتە سەر کاسپیەکەی ئەمن کاسپیە دەکەم بێ و کاسپی پارێت ئەتو هەندێک پارەی تێکە جاقەمت نەبێ من هەموو مانگان هەندێک پارێ زیادە وتوز دەمەوە پارەکەی تو هەلەجەی خۆ نا پارەکە ناتوڵەجەی خۆ ئەو شاخ کەندیلەی بڕوخێ دڵنیا بە من ناڕۆمەوە کاسپێت و هەلەجەی خۆی ناڕوخێت کەفیل لە گونسینێک دەمەدە کەفیلی شتێک دەدێ ئێستا لە بۆ دەیبێ سەر کەفیل و کەفیلی بۆ چێکاکەم بەخۆ کەفیلم ئەمە هەر بە کۆڵەڕێ قسەی پیاوان سەنەدە وایە بەس وەڵاهی تۆزێک جێ گومانمان نازانم لێ نانە گوم ئەمە لێ دەزانم لە کاسبەکە لێ ئینسانەکە لێ بزانانی لە کاسبە توی سان لی ناسانی خۆتەوە سەردە من نەماوە تو بڵێ بە تەور و بێڕ بە شان و پیلان دۆڵەمەند دەبی یان پارێز دەستێ کاسپی ئێستا بە حەقڵا دەکرێت بەلێ زان پارەی تو هەر لە جێی خۆی خەمی ئەوە نەبێ زۆری لێکمە بەمێنە پارەی خۆ دەتو هەموو مانگا پارێکی زیادە لێ وەردەگری پارەی خۆش هەر لە جێی خۆیە وڵاهی بابیرێکی پرسێکش مامۆستای بکەن دوێ مامۆستای بینم زۆر چاکە جا باشە ئەو سەر لەو لا ڕەتی بە مەدرسەی مامۆستایە وڵای پێدەچی هەو بێت ئێجاگە هات ئەسە پرسیار لێوی دەکەین ئەوە هات باشینی ئێجا حەزەکەی وەرە با ڕایگرین پرسیار لێوی دەکەین خۆ نا خەمت نەبیە کێشتیانیەوە بەرە وڵاوە با ڕایگرین وەرە نام نازانم ئەگە کێشتیانیە بەڵام بە هەر ڕایگرین با توش دڵنیا بێ دڵنیا مامۆستا عليكم السلام ورحمة الله مامۆستا گیان وڵا پرسیارێک نەبوو السلام عليكم. عليك السلام ورحمة الله. باشا حال باشا سلامتي سلامتي. برسيار. أنا والله بسيارك شنو هبوت نقر مجال تبت. بسيارك شنو تقول بس اللي درنا وتاخذ بستك ما مسافكم زانم ما تقدر يصير. إذا خدمة دام بابسينا سر أو كان دا يجويكي واجرين سر كان دا يجي. زور تاك. ما مستوى بسيارك كان أبو كاج محمد هاتود الله بارميدا ما جانا خازان زدمي. پاره میشه لذی خود به نفوتی همیشه واسه سال درنه دست شوکتم شونی پاره دویده یعنی هر او کاسبی کاپیده کم راستی استابین او پاره من دادا همیش مانگانا لو خیری کدی کم یعنی دفترک هر شونی خوبه و قازان شم دادا دوای مثلا بونمونه مانگی دو رقش لو دفتر قازان جيب لاته غلط بارخي هم قال قازان جيد دا كفيل يجيك والله كفيل وش توانا انا بخو كفيل المهم مش سي بيان سنه دو هيتي ناوي باش نادر سيلوي بروخي زربكي مالك بسوتي انا من اللي ضلني عمل كاسبيكي زرارك بولاي دا خو زور كاس اللي جوا موتو تيجي الله خندل بروخي من ناروخي كره خو زور كاس كتيان كي وراج بروخي فلان كاس ناروخي فلان کەس تەنکەری نەوتی لە ڕێە و نازانم چی هەیە و کەسی دوایی کێوەڕۆژەوە هەر لە شوێنی خۆیەتی ئەو کەسە ڕووخا و خەڵکیش بوو بە سەپانی پوشێ و کەوتە سەرسازی عەلی و کەچی تەنکەری نەوتیشی لە ڕێ نەبوو دوایی خەڵکەکە زەرەری کرد و کابراش وەک بەرزەکی بانان بۆی دەرچووی دی زەرەرێکی کرد ئەو معاملاتانە زۆریان ئەوەیە کابرا زەرەر دەکات و سەرڕای ئەوەش ئەوە جۆرێکە لە ڕیبا و بگرە ئەسڵی ڕیبایە بۆچی ڕیبایە لەبەر ئەوەی دەفتەرێکی وەردەگری لەو دەفتەرەی کابرا پارەکەی هەر لە شوێنی خۆیەتی هەتوو مانگانە بڕێک پارەی دیاریکراوی وێ پێت دەدات لەبەری ئەوەی کە تۆ دەفتەرەکەت پێداوە نەگەوەی کە بەزەر و قازان ئیشی پێ بکات جا زۆر کەس لە ڕۆژگاری ئەوڕۆدا پارەی وەردەگرن لە خەڵکی بە بیانووی ئەوەی کە دەڵم قازانجت پێ دەدەین مانگانە یان ئەوەتانەیە ساری لێوەردەگری یان ئەوەتانەیە دەماچۆ فلان و فیساری لێوەردەگری دەڵێ کاکە کەسابەتی پێ دەکەم دوای قازانجە دەدەمێ بەڵام نازانی ئەگەر کابرا مایەکەشی دەڕوا و قازانجەکەشی دەڕوات ئەنجا پارەکە نەک ڕیبایە بگرە ئەسڵی ڕیبایە و ڕیباش پیسترین معاملە و خراپترین شتێکە کە ئینسان بیخوات لە ڕاستیدا و زۆربەی ئەو کەسانش کە پارەی وەردەگرن حرمەتم بۆ جەنابتان مەبەستیان ئەوەیە پارەکەی بخۆن و بڕۆن دوایی بۆی دەرچن کاکە وڵای فلاسمان کرد هەر کەسێک پارەی وەربگرێت
بۆ ئەوەی کە نەیداتەوە بە تەمابێ نەیداتەوە وەری بگرێ بە فێڵ پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه و سلم ئەو کەسە بەدەست حیسابە بگرە زۆر لە دەست خراپترە دزیکردن باشترە چونکە دزیکردن کابرا باشکرا دزیێکی دەکا بەڵام ئەو کەسە دزیش دەکا وعدیش بە خلاف دەدا و پەیمانەکەش ناگەێنێتە جێ و فرت و فێڵێکیشی لە بن سەریدایە ئەنجا با کورتەیەکی باسی ڕیبای بکەم کە چەند خراپە و چەند شتێکی پیسە یەکەم ڕیبا پێغەمبەر صلی الله عليه وسلم لعنەتی لێ کردووە لعن رسول الله صلى الله عليه وسلم آكل الربا پێغەمبەر صلی الله عليه وسلم لعنەتی کردووە لەو کەسەی کە ڕیبای دەخوات لەو کەسەی کە نووسەریەتی لەو کەسەی کە کەفیلەتی لەو کەسەی کە شاهیدەتی جاتو بڵێ خێر بە کەسێکەوە بێت پێغەمبەر صلی الله عليه وسلم لعنەتی لێ بکات ئەو کەسە هیچ خێرێکی پێوە بمێنێت هیچ قازانجێکی پێوە بمێنێت بێگومان نەخێر دووهەمیان ڕیبا وعدی خدای پەروەردگارە يمحق الله الربا إلا ڕیبا کەم دەکات سەر ئەنجامەکەی تێدا چوونە سەر ئەنجامەکەی کەمکردنە و ئیفلاسکردنە تەماشاکە خوای گەورە دەفەرمێ يمحق الله الربا ڕیبا بەرەکەتی تێدا نامێنیت کەم دەکات و نەقص دێنێت ابن عباس دەفەرمێ محق يعني النقص يعني كم دكات لفرمايش بيغمبر دهاتو صلى الله عليه وسلم دفرمي هر كسيك معامله ريباوي بكات ريباي بخوات إلا سر أنجامي كاركي أويا إلا كم دكات إلا إفلاس دني وهرز دينيت يستال الجيهان دا أو بانقاني كالريباوين زور بيهر زور يعني إفلاس يعني كردوا أو وعدي خداي پروردگار الريبا كم دكات أو كسي الريباي دخوات سر أنجامي أويا كم بەرەکەتی تێدا نامێنێت کە بەرەکەتیشی تێدا نەما کەم دەکا دوای کابرا ئیفلاس دەکا و لەو سەریۆڵەکە کە هیچم نەما ئیفلاسم کرد ئەوە وعدی خوای پەروەردگارە ئەوە ئیعجازی قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەرێ لە ڕۆژگاری خۆشماندا نەمان بینی زۆر کەس ئیفلاسی کرد کە معاملەی ڕیبەویان کرد دەماچەیان وەرگرت سیارەیان وەرگرت پارەیان لە خەڵکی وەرگرت کەچی دەماچەکانیش هەر وەهمی بوون زۆر شتیان لە خەڵکی وەرگرت بەڵام سەر ئەنجامەکەی چ بوو بینیمان کاکە وڵایسمان نەما ئیفلاسمان کرد خەڵک کەوتە سەر ساجی عەلی کوردەواری دەڵێ فریای من کەوتی کۆرەکە توش مامۆستا والله مامۆستا مەش قبیلی ئینشاءالله شتیوا ناکەین نەمانزانێت تا ئێستا بۆ شێوەی حرامەدنا ئینشاءالله قەت نەتوانین ڕیباش ناکەین ئینشاءالله جا ڕیبا خاڵێکی مابوو ڕیبا ئەو کەسەی کە معاملەی ڕیبەوی دەکات ئەوە پەیامێکە بۆ هەموو ئەو کەسانەی کە پارەی بە فێڵ لە خەڵک وەردەگرن کە معاملەی ڕیبەوی دەکەن کە پارەی وە خەڵ لە خەڵکی وەردەگرن هەر ئەوە پارەکەیان لە شوێنی خۆیان بێ و قازانجێکی پێدەدات دوو مانگان پێدەدات سەری سێ مانگی ما یەکەش دەخوا و قازانجەکەش دەبات ئەو ڕیبایە دەزانی چییە فأذنوا بحرب من الله ورسوله هەر کەسێک کاری ڕیبەوی بکات معاملەی ڕیبەوی بکات ئەوە ئیعلانی شەڕ لەگەڵ خوا و پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم جاپاشە کەس هەیە توانای شەڕی هەبێت لەگەڵ خوای گەورە لەگەڵ پێغەمبەری ابن عباس لە تەفسیری ئەو ئاەتیدا دەفەرمێ ئەو کەسانەی کە ڕیبەیان خواردووە معاملەی ڕیبەیان کردووە لە ڕۆژی قیامەتێدا پێیان دەگوترێت خود سیلاحەک ئێڵا سیلاحەکەت بگرە ئەو ڕۆژ شەڕی بکە چا شەڕ لەگەڵ کێ بکە لە قیامەتە لەگەڵ خوای گەورە سبحان الله ئینسان بەڕاستی تەریق دەبێتەوە لە قیامەتێ پێت بڵێن فەرموها سیلاحەکەت شەڕی لەگەڵ خوای گەورە بکە ئینسان ئەلۆ ڕۆژەیدا ڕۆژێکە کە ئەوەندە سامناکە بەڕاستی ئینسان یعنی مووی سپی دەبێت لە سامناکی ئەو ڕۆژەی جا ئەوە کە پێت بڵێن سزایەکەت ئەوە بێ فەرمووی سیلاحەکەت بگرە و شەڕی لەگەڵ خوای گەورە بکە بەڕاستی ئینسان خەجاڵەت دەبێت بۆیە ئەوە پەیامێکە بۆ ئەو کەسانەی کە معاملەی ڕیبەوی دەکەن بەڕاستی بترسن کە ڕیبا هەڕەشەیەکی زۆر گەورەی لەسەرە و ڕیبا وعدی خوا و پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئیلا ئیفلاس دەکات هەرز دێنێت ئەو کەسانەی کە ڕیبا دەکەن معاملەی ڕیبایی دەکەن و ئەو کەسانەشی کە پارەی و خەڵک دەدەن بەڕاستی هەردووکیان زەرمەند دەبن خوا پەنامەندات و بەر هەڕەشەش دەکەون و لە فەرمایشتی پێغەمبەر داهاتوە صلی الله عليه وسلم ڕیبا هەفتا ئەوەندە بەشەیە وەکو ئەوی وایە زینە لەگەڵ لایکی خۆت بکەی سبحان الله یعنی چه هەڕەشەیەکی لەسەرە پێم سەیرە خەڵک هێشتا لەگەڵ ئەو هەموو هەڕەشەش لەگەڵ ئەو هەموو نمونە واقیعیش کە دەیبینی هێشتا پندوەر ناگریت خوا پەنامەندات مامۆستا دەست خۆش وڵای کاک محەممەد ئەو زەر و قازانجم ناوێت بابوو خۆی من ناوێت قابلی شتویا بکەین ئینشاءالله قابلەکان محەممەدیشەکە بزانی ئەو هەڕەشەی لەسەر بیکات نیا بە شتان ناکەین ئینشاءالله مامۆستا گەم دەست خۆش زۆر چاکە هیوادارم ئەوە پەیامێک بێت بۆ هەموو ئەو کەسانەی کە خەریکی معاملەی ڕیبەوین و دەیانەوێ معاملەی ڕیبەوی بکەن وازی لێبێنن وەکو چۆن ئێوە واستان لێهێنا چونکە بەڕاستی سەر ئەنجامەکەی ئیفلاسکردن و تێدا چوونە
و توڕبوونی خوای پەروەردگارە وبەر لەعنەتی پێغەمبەر دەکەون صلى الله عليه وسلم بەڕاستی لە ڕۆژی قیامەتەژ ئینسان خەجاڵەت دەبێت. دەستان خۆش بێ و خوای گەورە هەموو لایەکی پارێزراوکە ئینشاءالله. فریان کەوتی مامۆستا لەو تاوانە زۆری.